سڵای خۆی گەورەتان لەبێت چۆن خوێندکاران هیوادارم زۆر باش بن. پێش هەموو شتێک چۆن کەستان ئێستا سعی بە ئۆنلاین نەکات. لە کۆمنتان بۆمان بنووسن. بۆ ئەوانەتان کاڵن مامۆستا هەتا ئێستا دەستم نەکردو بە سعیکردن و خوێندن کەی بە ئۆنلاین کراوە کێ تااقەتی هەیە بە ئۆنلاین سعیکە پێتان ئەڵم ئەمڕۆ میوانێکمان هەیە کە پێتان ئەڵە چۆن سعی ئەکات لە کاتی ئۆنلاینەوە و ئامۆژگاری بۆ ئێوە چییە. خوێندکارە گوڵەشمان ناوی هەستیە و لە پۆلی هەشتی ناوەندیە. جا کەناڵێکی هەیە لە یوتیوبە ئەتوان بچن سەبسکرایب بکەن. کەناڵێکی هەم لە دیسکریپشندا دائەنم و هەم لە یەکەم کۆمنتا کەناڵێکی دائەنم. بۆ ئەگەرەتانەوێ بزان هاوڕێگەتان چۆن سعی ئەکات و ئامۆژگاری چیە بۆ ئێوە پێتان ئەڵم تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. سڵای خۆی گەورەتان لەبێت خوێندکاران هیوادارم هەموو لایەکتان دروست باش بن. ئەمڕۆ باسیەوەکەین چۆن پلان بە خوێندنی ئۆنلاین دابنین و نمرەی بەرزیش بهێنین. خوێندنی ئۆنلاین یەکێکە لەو شتانەیە کە زۆر شارۆک تەڵەوە واتە هەست ئەکەی کاتت زۆرە چونکەوانەکان تۆمارکراون. بەڵام لە ڕاستیدا کاتەکە زۆر خێراوە. لە کۆتایی بینی شاخی لەوانە لە بەردەمتە و تااقەتی هیچت نەماوە هەموو وانەکان لە بەردەمتە کەڵاکە بوون. زۆربەی کات کێشەکەەوە نیەکەوانەکان قورسن بەڵکو کێشەکەوەیە کە نازان چۆن پلان دابنین. ئەمڕۆ سیستەمێکی تەواوتان بدەمێ نەک تەنها بۆ ئەوەی وانەکان تەواو بکەن بەڵکو بۆ نمرەی یەکەمیش بهێن. پێش ئەوەی باز لە کاتژمێر و خشتە بکەین لەوەی باز لە شوێن بکەین. مێشکی مرۆڤ بەبێ ئەو شوێنەی لە یەتی فەرماندەرەکە. ئەگەر لەسەر جێگەی خەو یان لەو شوێنی لی دانیشت سەیری وانەکان بکەیت 50% دابەز واتە ڕێک نیوەی بابەتەکە وەرەگرێت. مێزێک تەنها و تەنها بۆ خوێندن دابنێ ئەگەر هەتا ئەگەر نیشتە ئەتوانێت لەسەر ئارست بخوێنی هیچ کێشە نییە. کاتێک مێزەکەت یان شوێنەکەت بە کەرەستە و دەفتەر و قەڵەم و بابەتەکانی پەڕاوگەی مەم ئارازێنیتەوە بێگومان وزەیەکی وات پێبە کە حەزت لێبێ بخوێنیت. بۆیە ئێوەش ئەگەر چانەیە کەرەستە و دەفتەر و قەڵەمی جوان یا هەر شتێکی تر بکڕن ئەتوانن لە پەڕاوگەی مەمداڕێک بینینی لاپەڕەی سپی و قەڵەمێکی ڕەنگاوڕەنگ مێچکان ئەدا بۆ داهێنان و نووسی. ئەمە یەکەم هەنگاوی پلانەکەیە کە مێشکت تێدا هەست بکات لە پۆلە نەک لە ماڵەوە. خوێندنی ئۆنلاین پێویستی بە تەمەنی جێگیر هەیە. چۆن پلان بۆ کاتەکان دابنین؟ خاڵ یەکەم هەندێکمان بەیانیان تەرکیزمان زۆرە هەندێکمان شەوان هەندێکمان ئاسران هەندێکە و تەرکیزی لە کاتێکا زۆرە. تۆ بزانە لە چ کاتێکا مێشکە زۆرترین چالاکی تێدایە لە چ کاتێکا وانەکان وەرئەگرێت لە چ کاتێکا تەرکیزت زۆرە ئەو کاتت دانێ بۆ کاتی خوێندنی خۆت. شەوی شەمایان شەوی هەینیم لیستێکی هەموو ئەو وانانە بنووسا کە بێت لەو هەفتەیە بیبینیت. دابەشی بکە بەسەر ڕۆژەکانە. بۆ نمونە ڕۆژی تەنها سێوانە بۆ ڕۆژ یەکشەمە وانەیەکی زانست وانەیەکی بیرکاری وانەیەکی ئاین باشە ئیتر هەر جۆرێک بێت کە خۆت حەزت لێیە. خۆت پلانێکی بچووکی بۆ دابنێ. خاڵی سێیەم پلان دامەنێ 3 ساعت بەسەرێکەوە دابنیشیت. پلانەکەت بۆ نمونە تۆ 50 خولەک ئەتەوێ بخوێنیت 20 خولەکی بخوێنە 10 خولەک پشوو بە وەرەوە 20 خولەکی تر وانە بخوێنە. لەم پشووەدا موبایل بەکار مەهێنە تکایە نا ئاوێک بخۆرەوە یان کەمێک بچوڵێ بۆ نمونە سێوێک بخۆ بەس ئەوەنەت بێڵێ موبایل بەکار مەهێنە. گەوتین سوودی خوێندنی ئۆنلاینەوەیە کاتوانیت وانەکە بوەستێنیت. پلانەکە لێرەدا ئەوەیە کە تەنها بینەر نەبیت. کاتێک مامۆستاکە خەڵێکی گرنگەڵە یاش ئەزانی شتێک ئەڵێ کە پێویستە لەبەر بکرێت ڤیدیۆکە ڕابگرە مەیەڵە ڤیدیۆکە بڕات و تۆ تێنەگەشت بیت. بە قەڵەمی ڕەنگاوڕەنگ تێبینیەکان نوچیا بکەرەوە یاساکان بە ڕەنگێک نمونونەکان بە ڕەنگێک پێناسەکان بە ڕەنگێک ئیتر هەر جۆرە کە خۆت حەز لێ هەر ڕەنگێک کە خۆت حەز لێ. کاتێ بابەتەکە ڕەنگاوڕەنگە بێگومان مێشک زۆر خێراتر وێنەی زانیاریەکان لەبەر ئەکات و ئەیانگرێت و لە کاتی پێداچوونەوەشدا بێزار نابیت. هیچ پلانێک سەرکەوتوو نابێت ئەگەر موبایلەکەت لە تەنیشتر بێت. پلانی من بۆ تۆ ئەوەیە موبایلەکە بکوژێنەوە بیخە ژوورێکی تر. تەنها کاتێ موبایلەکەت بەکاربێنە کە پاداش بێ بۆ ماندووبوونی خۆت. نمونە بڵێ ئەگەر ئەم وانەیەم تەواو کرد 15 خولەک موبایل بەکاربهێنم. کاتێک موبایل ئەبێتە خەڵات چێژی زۆرتر و پلانەکەشت تێک نادا. بۆی نمرەی یەکەم بەدەست پێنیت دەبێت زانیاریەکان لە مێشکی کورسخایەنەوە بگوازیتەوە بۆ درێژخایەن. ئەمیش چۆن؟ پێش ئەوەی بخەویت تەنها سەیری ئەو تێبینیانە بکەرەوە کە ئەمڕۆ نووسیوتن. مێشک لە کاتی خەوا زانیاریەکان ڕێگەخاتەوە. ڕۆژێکی هەفتە تەرخان بکات تەنها بۆ بابەتانەی کە هەست ئەکەی لێیان تێنەگەشتوویت. پلان دابنێ لەو ڕۆژەدا هیچ وانەیەکی نوێ نەبینیت. لە کۆتاییدا دەمەوێت بڵێم خوێندنی ئۆنلاین تاقیکردنەوەی ئیرادەی تۆیە. ئەگەر بتوانیت لە ناو ماڵ و لە ناو هەموو بێزاریەدا ئەم پلانانە جێبەجێ بکەیت دڵنیابە تۆ کەسێکی یەکجار بەهێزیت و شایانی باشترین نمرێت. زۆر سوپاس کە تا کۆتایی لەگەڵم بوون. ئەگەر ئەم بابەتانەتان بەدڵە لایکی ڤیدیۆکە بکەوە لە کۆمنت پێم بڵێت تۆ کێشە لەگەڵ کاموانە هەیە. بیرتان نەچێت پلان و بەردەوامی تەنها ڕێگەی سەرکەوتنە.